عبد الله كريم مسعود جارێکی ئەفەرمێت لعن الله النامصات والمتنمصات والواشمات والمستوشمات والمتفلجات للحسن المغيرات لخلق الله. لعنتي خوا لەو ئافرەتانە بێ کە بڕۆیان هەڵەگرن، لعنەتی خوا لەو ئافرەتانە بێ کە خاڵەکێشن لەسەر جسمیان، لەو پیاوانەش بێ. لعنەتی خوا لەوانە بێ کە دانەکانیان بینی تێ ئەخەن و کلسی دانەکانیان لابن و دانەکانیان بۆی بکرێتەوە بۆ جوانی. لعنەت لەوانەی کە خەڵقی خوا ئەگۆڕن خۆیان تەجمیلەکەن بە شێوەیە کە قبوڵ نییە. مامۆستا وەلا لوتم ناشیرینە، وەڵام مامۆستا من ئەچم فیلەرەکەم لەبەری کە دەموچاوم قوپا و پیر بووم، وەڵام مامۆستا من ئەچم بە تۆکس بەکارێنم لەبەری کە چچی دەموچاوم بڕوە، وەڵام مامۆستا من ئەچم پێستەکەم کرژ بووە کۆیەکەمەوە بۆ ئەوەی کە گەنجتر دەرکەوم، وەڵام مامۆستا من ئەچم چاوەکەم عەدەسەی تێیەکەم، وەڵام مامۆستا من ئەچم قاچەکانم بەرزەکەمەوە. ئەی باشە کچی من سەرەکەشێ بالووکەیە، ئەی ئەم جوانی تۆ کامەی هی خۆتە با من تێ بگەم، خۆ پەلەپیت کە لێ بم سیلیکۆنی لێکەوێتە خوارەوە. چۆن شوەکەی دادەجیان بە تایبەتی پیا ئافرەتەکانمان کە ئەمڕۆ وای لێ هاتووە ئەمە کراوە بە مۆدیلە بەداخەوە لەغەیرن خەلق الله، ئینسان ئاوای لێ بێ خەڵقی خوای گەورە بە دەستی خۆی بگۆڕێ. عەبدوڵای کوڕی مەسعود ئەمە ئەفەرمێ و ئافەتێکە ناوی ئومی یعقوبەیە بۆ لای ئەڵێ عەبدوڵای کوڕی مەسعود سەحابەی پێغەمبەری خوای بەڵێ ئەم قسەیە لە چۆوە هێنا؟ فەرمێ لە قورئانە هەیە. ئەڵێ قورئانم لە بەرگەوە بۆ بەرخوێنێتەوە ئەم قسەی تویتیانە. فەرمێ خوای گەورە نافەرمێ وما ئاتاکم الرەسوول فەخوذوه وما نەهاکم عنه فانتهوا. ئەوەی پێغەمبەر پێیدان بەگوێی کەن و ئەوەی پێغەمبەری خوا مەنعی لێکردن مەنع بن و لێ نزیک نەبنەوە. فەرمی ئینجا تۆ لەعنەت لە ئافرەتێکەکەی کە برۆکانی هەڵەگرێ و باریکێ کاتەوە ژنەکەی خۆش وایە، بڕۆ سەیری ژنەکەی خۆک. فەرمی بڕۆ ماڵەوە سەیری کە سەیری کرد و هاتەوە وتی وەڵی من غەڵەت بم بڕی هەر خۆی وا باریک و جوان هەڵکەوتووە. فەرمی قەسەم بەخوا ئاوا بوایە لەگەڵ یان ناخەوتم، شەوم لەگەڵا ڕۆژ ناکردەوە. سەحابەکانی پێغەمبەری خوا ئەوەی پێغەمبەری خوا پێی فەرموون بە ئەمری خوایان وەرگتووە، بۆیە پێ فەرمێ بڕۆ ئەمە لە قورئانە هەیە، لەکوێ قورئانە هەیە؟ خوا فەرمێ ئەوەی پێغەمبەر پێیدان ئێوەش وەریگرن. ئاوا تەعامولیانە کرد، ئاوا لەگەڵ پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەسپایی ئەڕۆیشتن.